خۆشەویستان، ڕۆژێکی سەخت لە پێشمانە کە ڕۆژی قیامەت. ڕۆژێکمان لە پێشە، لەو ڕۆژەدا یەک بە یەک هەمومان مەحکەمە و دادگای دەکرین. لەلایەنی خوای پەروەردگارەوە مەحکەمە دەکرین و دادگای دەکرین، محاسەبە دەکرین. بەڵام لە مەحکەمە و دادگایی خوای گەورەدا، لە محاسەبەی خوای پەروەردگاردا زڵم لە هیچ کەسێک ناکرێ، حتا کافر و بێباوەڕەکانیش. خوای گەورە زڵم لە دژمنەکانی خۆشی ناکات. ئەگەر زاڵم بێ، فاجر بێ، ئیماندار بێ، خوای گەورە زڵمی لەسەر خۆی حرام کردووە، بەرامبەر بە هیچ کەسێک نایکات. خوای گەورە دەفەرمێ ئەلیەومە توجزا كل نفس بما كسبت لا ظلم اليوم. هەموو کەسێک پاداشتی چاکەکان و خراپەکانی وەردەگرێت، چونکە لە ڕۆژی قیامەتە هیچ زڵمێک لە هیچ کەسێک ناکرێ. هەموو کافرەکان لە جەهەنەمدا یەک عەزاب ناچێژن. ئەوەی تاوانی زیاتر بێ، سزاکەی قورسترە. زاڵمێک 50 نەفەری کوشتووە، وەکو زاڵمێک نییە 100 نەفەری کوشت بێ. هەر کەسە بەپێی تاوانەکەی خۆی سزا درێت، جێگای بۆ دیاری کراوە. لە حەدیثێکی صحیح داهاتووە، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لە ساحەی مەحشەردا لەسەر سەری هەموو خەڵکیەوە، هەموو خەڵکی وەستاوە، بە جن و بە ئینسەوە، بە باش و بە خراپەوە. خوای گەورە بانگی کەسێک دەکا و کەسێک هەڵدەبژێرێ لەسەر سەری هەموو خەڵکیەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەم پیاوە 99 سجیلی بۆ دەکرێتەوە، سجیلەکان هەر دانەیەک لەو سجیلانە هەتا چاوبڕ بکات درێژە. 99 سجیل هەمووی پڕ کراوەتەوە لە گوناه و تاوان، یەک چاکەیتیان نییە. سبحان الله، 99 سجیل، هەر سجیلێکش لەو 99ە هەتا چاوت بڕ بکات درێژە، هەمووشی گوناه و تاوانە. خوای پەروەردگار دەفەرمێ بۆ عەبدە دەڵێ ئەی فڵان کەس ئینکاری ئەم هەموو تاوانە دەکەی کە ئەنجامت داوە لەو ڕۆژێک کە تاوانت لەسەر نووسراوە، حتا ئەو ڕۆژەی مردوویتە. دەڵێ نەخێر ئەی خوای پەروەردگار. خوای پەروەردگار دەفەرمێ ئەو مەلایکەی کە گوناهی لەسەر تۆ نووسیوە، زڵمی لە تۆ کردووە، دەڵێ نەخێر خوای پەروەردگار. خوای پەروەردگار دەفەرمێ عوزرت هەیە ئەمڕۆ، دەڵێ نەخێر خوای پەروەردگار، 99 سجیل تاوان و گوناهم هەیە، پڕە، هەر هەمووی خێر و چاکەیتیان نییە. وەڵڵا نە ئینکاری دەکەم، نە مەلایکە زڵمی لێم کردووە، نە عوزریشم هەیە بۆ ڕزگار بوون. خوای گەورە دەفەرمێت نەخێر، ئاگادار بە، بەڵێ تۆ چاکەیەکت لای ئێمە هەیە، یەک چاک، یەک چاکت لای ئێمە هەیە، ئەمڕۆ زڵمت لێ ناکرێ. هەموو ژیانی تۆ گوناه و تاوان بووە، هەموو ژیانی تۆ سەرپێچی فەرمانی من بووە، هەمووی زڵم و ستەمە، بەڵام چاکەیەکت هەیە، ئەو چاکەیەت ئەبێ ئەمڕۆ پاداشتەکەی وەرگریت، چونکە زڵم نییە. لا ظلم اليوم، ئەمڕۆ زڵمت لێ ناکرێت. ڕاستەکەی تۆ هەموو ژیانت سەرپێچی فەرمانی منت کردووە، بەڵام یەک چاکت هەیە، بێ پاداشتی چاکەکەیش وەرگری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ یەک بیتاقەیەکی بۆ دەرەکرێ، یەک بیتاقەیەک. ئەم بیتاقەیە دانراوە بەرامبەر بە 99 سجیل هەمووی گوناه و تاوانە. بەڵام ئایا بیتاقەکە چی تێدایە؟ یەک چاکە. خوای گەورە دەفەرمێ یەک چاکت لای ئێمە هەیە. کەواتە زڵم لە مەحکەمەی خوا دانیە، وەکو مەحکەمەکانی دنیا پڕە لە زڵم و ستەم، پڕە لە ناحەقی. خەڵکەیە چەند کەسێ لە مێژوودا باسی کراوە، ئیعدام کراوە، دوای سێگەم بێتاوانە، تاوانبار نییە، چەند ساڵ حکم دراوە، تاوانبارە بەر بووە. کەواتە بەڵام لە زڵمی لای خوای گەورە ئەو زڵمانە ناکری، هیچ کەسێک فڕوفێڵی پێ ناکرێ. خوای گەورە دەفەرمێ ئامادە بە، با چاکەکان و خراپەکانت بکێشین. ئەو کەسە دەڵێ خوای پەروەردگار، ئەی پەروەردگاری من، بیتاقەیەک
لە بەرامبەر 99 سجل هەتا چاو بڕکە درێژ بێ ئەبێ چی وەزنێکی هەبێ و چی قورسایەکی هەبێ. خوای پەروەردگار دەفەرمێ ئامادە بە. تای تەرازوو هەیە، تەرازوی عەدالەتی خوای گەورە دوو تای هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بیتاقەکە دەخەنە تایەکی تەرازۆکەوە لێی نووسراوە ئەشهەد ئەن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. ئەم پیاوە لە سەرمەرگا دیارە شایەتمانێکی حەقی هێنا و بەڵام پێشتر چاکەی نەبووە. تەنها یەک شایەتمانی هەیە، بەس بەڕاستی گەڕاوەتەوە و مردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر 99 سجیلەکە لە تای تەرازویەکدا ئەنێن یەک بیتاقەیەک و یەک شایەتمانێکی حەق و ڕاستی، بەڵام شایەتمانێک کە حەق و ڕاستی بێ، نەک بڵێ لا إله إلا الله و هاوار لە داروبەرد و شێخ بکە، هاوار لە قەبر و پیاو چاک و پیاو خراپ بکە، هاوار لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، هاوار لە ئینسانی باش و خراپ بکە. نەخێر، پیاو چاکانمان خۆش ئەوێ، خوا لەگەڵ ئەوانە حەشرمان کە، بەڵام بەخوایان نازانین، بە شەریکی خواشیان نازانین. هاوا لە هیچ کەسێک ناکەین، لە هیچ مەرقەدێک. خوایەکی تاک و تەنهامان هەیە، ئێمە دەڵین لا إله إلا الله، هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ، هیچ پەرستراوێک نییە لە ئەڵڵا نەبێ. هاوا لە داروبەرد ناکەین، لە قەبر ناکەین، کەس بە شەریکی خوا نازانین، چونکە هەمووان خۆمان دەڵین لا شەریکە لە، خوا شەریکی نییە. یەک بیتاقەیەک بەڵێ دایدەنێن ئەم جا 99 سجیلەکەش پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم کاتێککە بیتاقەکە دانێن ئاوا قورسە بێ و هەموو سجیلە گوناه و تاوانەکان دەچێتە ئاسمانە. قورسایەکی زۆری هەیە، بۆیە دەفەرمێ لەگەڵ قورسای لەگەڵ ناوی خوادا هیچ شتێک قورسایی نییە، بەڵام شایەتمانێکی حەقی ئێناوە. ئەوە عەدالەتی خوای پەروەردگار و مەحکەمەی خوای گەورەیە. واللهی یەک چاکت بەزایە ناچێت کە بۆ خوا ئەنجامت دابێت. بۆیە لە مەحکەمەی خوادا، لە دادگایی خوادا، لە محاسبەی خوادا هیچ زوڵمێک نییە. ئەمە ئەو پەڕی عەدالەتیە. ئینسانێک هەموو ژیانی گوناه و تاوانە، یەک چاکەی هەیە خوا پاداشتی ئەداتەوە، دەیخاتە باشتیشەوە. بەڵام ئینسانێکی ڕاستگۆ بۆ پێشمردنی. خۆشەویستان، لە مەحکەمە و دادگایی خوای پەروەردگاردا ئێمە چۆنین؟ لەژێر چاودێریکی زۆر چڕ و پڕدەین کە محاسبە دەکرین بە شێوەیەکی زۆر، هەروەکو چۆن تاوانبارێک بێنن لە مەحکەمەکانی دنیادا، چۆن کۆمەڵی حیمایی زۆر بە دەوریەوەیە بۆ ئەوەی ڕانەکە کە لە بچەی ئەکەن دەیبەستنەوە، شایەت هەیە لەسەری، بەڵگە هەیە لەسەری. مەحکەمەی خوای پەروەردگاریش لەژێر چاودێریکی زۆر چڕ و پڕدایە. خوای گەورە دەفەرمێت وجاءت كل نفس معها سائق وشهيد. ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە سەختە، هیچ کەسێک ناتوانێت فریادکەوێت ئیلا ڕەحمی خوا پاشان کردەوەکانت. هەموو نەفسێکە دێ، خوای گەورە دەفەرمێ هەموو کەسێکە دێ معها سائق، یەکێکی لەگەڵایە، مەلایکەیەکی لەگەڵایە بەڕێی دەکا و دەیداتە پێشی خۆی دەیبات. مەلایکەش شتێک نییە مرۆڤ بەرەنگاری ببێتەوە، ئەو بەرەنگاریشی بوویتەوە، چیت پێکرێ؟ خوای گەورە چاودێری دەکات، بۆ مەحکەمەی خوا دەچی لەژێر چاودێریکی چڕ و پڕدای. معها سائق، نەفەرێکەیە بەڕێت ئەکا و دەتبات، دەلیلە لە پێشتەوە. وەشەهید، مەلایکەشێ شایەتە لەسەرت، شایەتت هەیە و شایەتە لەسەرت، یا شایەتیت بۆ دەت. کەواتە بزانە ڕۆژێک دێت مەلایکە دەتبن، بەڕێت دەکەن بۆ مەحکەمەی خوا، بۆ محاسبەی خوا، بەڵام لەگەڵەوەشە شایەتیش لەسەرت هەیە. چیت کردووە لە دنیادا لە خراپە، شایەتیش هەیە بۆ تۆ لە دنیادا چی چاکە و خێر و عیبادەتێکت ئەنجام داوە. چونکە کاتێکە دەڕۆی کردەوەکانت هەمووی شایەتە لەسەرت، یا شایەتە بۆ تۆ، بەڵام لەگەڵ ئەوەیشە خوای گەورە شایەتی داناوە لە جسمی خۆتە. حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون. كاتك دين بو محكمة إخوة خواده فرمي لقرآن دا شایەتیتان لەسەر ئەدەن پێستی لاشتان، پێستەکانتان، ئەو پێستەی کە لاش بەلا شەی ئێمەوەیە.
گوێمان، چاومان، دەستمان، قاچمان هەمووی شایەتە لەسەرمان، یا شایەتە بۆ ئێمە. چاکەمان پێکردبێ شایەتیمان بۆ ئەدەن، شایەتی باشەمان بۆ ئەدەن. بۆیە چەندەها شایەت دێت بۆ قیامەت لەگەڵ خۆماندا، مەلائیکە و لاشەی خۆشمان و کردەوەکانیشمان. خۆت ئامادە کردو بۆ ڕۆژە. ئەو ڕۆژە پێویستی بە دڵێکی پاکە، دڵی پاکیش ئەوەیە خوا بناسێ و عیبادەتی خوا بکە. دڵی پاک ئەوە نییە من خۆت بڵی دڵم پاکە. دڵ پاک ئەو کەسەیە خۆی لە گوناه و تاوان دەپارێزێ. دڵ پاک ئەو کەسەیە لە خوا ئەترسێ، دڵترسی خوا لە دڵیایە. بەڵێ کەواتە ئاگادار بین نەک مەلایکە. ئەو مەلایکە هیچ بەڕێمان دەکەن و دەمان بن، شایەتن لەسەرمان یا شایەتن بۆ ئێمە. لەگەڵەوەشە شایەت هەموو لاشەمان شایەتە بۆمان، بە باش یا بە خراپ. چیمان بە لاشەمان کردووە شایەتیمان بۆ ئەدەن و شایەتیمان لەسەر ئەدەن. چونکە خوای گەورە لە قورئانە چەند شوێنە دەفەرمێ زمانیان ئەو کەسانە دەمیان کەپس دەکرێت لە ڕۆژی قیامەتە. ئینسان هەیە پەنا بە خوای گەورە هەموو لاشەی دێتە زمان قسە دەکات. وقالوا لجلودهم لما شهدتم علينا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء. ئەو ئینسانە دەڵێت بە پێستی خۆی دەڵێت، بە پێست و لاشەی خۆی دەڵێت بۆ شایەتیمان لەسەرە دەی. ئەڵێ ئەو خواهی منی هێناوەتە زمان، من دەسەڵاتم نییە، من پێستێکی تۆم لاشەی تۆ بمە لە دنیادا، گوناه و تاوانت کردو، ئەمڕۆ خوای گەورە منی هێناوەتە قسە، من چی دەسەڵاتێکم هەیە؟ أنطق كل شيء. ئەوە محکەمەی خوایە، ئەبی خۆتی بۆ ئامادەکەی. محکەمەی خوای گەورە زۆر لەو قورسەکە ئێمە لێ تێگەشتوینە. ئەبێ لە خوا بترسین، چونکە خوای گەورە سوێنی خواردووە لە حەدیثێکی قودسیە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم ئەوەی لە دنیادا لێم نەترسێ لە قیامەت ئەیترسێنم، ئەوەی لێم نەترسێ ئەیترسێنم. تەواو ئەوە وعدی خوایە. ئەوەشی لێم بترسێ ئەمینی دەکەمەوە، نایترسێنم لە قیامەت. ئەبێ لەم ڕۆژە بترسی. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموو مەلایکە لە ڕۆژە ئەترسن، تۆ بڵێ ناترسم. ئەبێ بترسی زۆریش. لە محکەمەی خوای پەروەردگاردا خۆشەویستان حکمی غیابی نییە، وەکو لە دنیادا دەبینین حکمی غیابی هەیە، فڵان کەس غایبە دیار نییە، ئەوەندە ساڵ حکم درایە حکمی ئیعدامی بۆ دەرچوو، بەڵام کابرا نەگیراوە. بەڵام لە محکەمەی خوادا ئەوە نییە، لە محکەمەی خوادا ئیستئناف و پێداچوونەوە نییە، پێداچوونەوە نییە. ئەم حکمە لەوانەیە غەڵەت بێ. لە دنیادا محکەمە دەکرێت، جارێ وای محکەمەکە دووبارە دەکرێتەوە، بەڵام لە محکەمەی خوادا، لە محاسبەی خوادا ئیستئناف دووبارە پێداچوونەوە نییە. چونکە بۆچی؟ خوای گەورە دەفەرمێ وحەشەرناهم فەلەم نوغادر منهم ئەحەدا. خەڵکی هەمووی کۆ دەکەینەوە، یەک کەسێک جێ نامێنێ. غیابی چی؟ یەک کەسێک جێ نامێنێ و هەموو کەسێک محاسبەی خۆی دەکرێت. ئەو محاسبەی خوایە. یەک نەفەر خۆی نادزێتەوە، ناشتوانێ خۆی بدزێتەوە. یەک نەفەر ناتوانێ خۆی بشارێتەوە. غەدرت کردووە، خیانەتت کردووە، زوڵمت کردووە، غەشت کردووە، تاوانت کردووە، تۆبەت لێ نەکرد بێ، دڵنیابە لە ڕۆژی قیامەتە ئامادە دەبی بۆ محاکەمەی خوای پەروەردگار. کەواتە خۆت ئامادە بکە. هیچ کەسێک ناتوانێت لەو ڕۆژەدا غەش بکات، هیچ کەسێک ناتوانێت شتێک بشارێتەوە لە محکەمەی خوای پەروەردگاردا. کەواتە ئاگادار بین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو هەموو کاتێک دەیفەرموو اللهم حاسبني حسابا يسيرا. قوربە سەر ئێمە خوای گیان محاسبەم کەی لە ڕۆژی قیامەتە بە محاسبەیەکی سووک. چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە ڕۆژی قیامەتە خوا مناقەشەی لەگەڵا بکات تیاچێت. هەر کەسێ خوا مناقەشەی لەگەڵا بکات لە ڕۆژی قیامەتە عەزاب ئەدرێ. بۆیە دەیفەرموو خوایە محاسبەیەکی سووک و ئاسانم بکەی. ئێمەش بەردەوام باوا بڵین اللهم حاسبنا حسابا يسيرا. دوعا بکەین بەردەوام. محاسبەی قورسمان بکە، کەسمان دەرناچین بەخوا. بەخوا یەک کەس دەرناچێ. کەواتە ئاگاداری خۆت بە خۆت ئامادەکە بۆ قیامەت. خۆت بۆ مناڵ خراپ مەکە، بۆ هیچ کەسێ خۆت خراپ مەکە.
یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایە لەو مەحکەمە قورسەدا بە ئاسانی ڕزگارمان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لمحكمة ودادگاهی خوای پەروەردگاردا لەو ڕۆژەی کە خوای گەورە محاسبەی خەڵکی دەکات، هیچ محامی و مەسئول و بەرپرسێک نییە پشتیوانیت لێ بکات. هیچ کەسێک نییە محامیە دەگری بۆی ڕزگارت بێ، ئەمە دنیا نییە. بەرپرسێک لە پشتی تۆیە نییە، کەسێکی خزمی خۆ دیفاعت لێ بکە نییە. لە محاسبەی خوای گەورەدا ئەم شتانە بوونیان نییە. دڵت خۆش دەڵێ محامێ دەگرم، پارێزەری دەگرین بۆ شتێکم بۆ بکە، بەڵام یاخود فڵان کەس لە پشتمە، فڵان کەس دیفاعم لێکە و کارەکەم بۆ ئاسانەکە، بەڵام لە محکەمەی خوای گەورەدا ئەوە نییە. هیچ واسیتە نییە بە هیچ جۆرێک. هیچ کەسێک ناتوانێت قسە بکە. ئەزانی بۆ مەڵێ فڵان کەس پیاو چاکە واسیتەم بۆکە. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیث صحیح بوخاری هاتووە ناتوانێت واسیتە و تکا بۆ باوکی بکە، خوای خاتە ناو جەهەنەمەوە بەرچاو ئیبراهیمەوە سەلامی خوای لەسەر بێ. حەدیث صحیح بوخاریە. خوای گەورە دەفەرمێ يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن. باش ئەو کەسێک کە تۆ ئەڵێ پیاو چاکە و دیفاعم لێکا و پشتیوانیم بەکا پەنا بەخوا، ئەو پیاو چاکە بەڕێزترە لای خوای گەورە، جوبرەئیل کە وحی بۆ 124,000 پێغەمبەر هێناوە سەلامی خوای لەسەر بێ. گومانیتیان نییە جوبرەئیل بەڕێزترە سەلامی خوای لەسەر بێ. بەڵام خوا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە مەلایکەکان هەمویان سەف پۆل پۆل دەوەستن. جوبرەئیل دەوەستێ سەلامی خوای لەسەر بێ. نزیکترین مەلایکە لە خوا ناتوانن یەک قسەیە بکەن ئیلا مەگەر ئیخوا ئیزنیان بدە. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بەبێ ئیزنی خوا ناتوانێت زمانی بکاتەوە، قسەیە بکا، قسەیە دەربڕێ. من و تۆ دەتوانین؟ بۆیە واسیتە نییە، ئەبێ خۆت هەوڵ بۆ خۆت بدەیت، بە تەمای کەس مەبە، خۆت هەوڵ بدە بە ئیزنی خوا، بەڵکو خوا لە قیامەت ڕەحمت پێکا و شایستی ڕەحمی خوا بیت. چونکە خوای گەورە دەفەرمێ وەکوڵ ئینسان ئەلزەمناه طائیرەه فی عنقه. هەموو مرۆڤێک کردەوەکانی لە ملی خۆیەتی، لە گردنی خۆیەتی. هەموو مرۆڤێک کردەوەی خۆت لە گردن و ملی خۆتایە. ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. لروجي قيامتا كتابك بو دەرەکرێ، ئەم کتابە دەکرێتەوە يلقاه منشورا. کتابەکەت دەکرێتەوە. کتابەکەت چییە؟ کتابەکەت ژیانی تۆیە. لەو ڕۆژەی کە بالغ بوویتە هەتا ئەو ڕۆژەی مردوویتە چیت کردووە لە چاکە و لە خراپە هەمووی لەو کتابایە. کەواتە تۆ لەم دنیایەدا هەر کەسێک لە ئێمە لەم دنیایەدا کتابی خۆمان و ژیان و مێژووی خۆمان دەنووسینەوە، بەڵام بزانە چۆن ژیانەکەی خۆت دەنووسیتەوە، چۆن دەڵێن ئەم موجەلەدە ئەم بەرگە باسی ژیانی فڵان کەسەکە تایبەت. ئێمەش لە دنیادا ژیانی خۆمان دەنووسینەوە، جا بزانە ژیانی خۆت چۆن دەنووسیتەوە، بە جۆرێک مەینووسە شەرمەزار بی لای خوای پەروەردگار. هەموو دقەیەکی ژیانت، هەموو چرکەیەکی ژیانت تۆمار کراوە، باش بێ یا خراپ. ئەمجا کتابەکە لە ملی خۆتایە، لە گردنی خۆتایە. ئەمە کتابی فڵان کەس، ئەوەی فڵان کەسە. ملیارها کەسەیە، هەر کەسە کتابی خۆی تایبەتی خۆی هەیە، ژیانی هەموو ژیانی تێدایە، ورد و درشت، گەورە و بچووک، باش و خراپ، حەق و ناحەق. ئەمجا خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەکە. هیچ کەسێ لە ڕۆژی قیامەتە نەخوێنەوار نییە، عەوام نییە، نەخوێنەوار نییە، هەموو کەسێک خوێنەوارە. خوای گەورە دەفەرمێ کتابەکە بخوێنەوە بە چاوی خۆت. کتابەکە ژیانی خۆت بخوێنەوە، خۆت ئەمڕۆ کیفایەتی بۆی کە محاسبەی خۆت کەیت و ببیتە شایەتێک بۆ خۆت کە باشی یا شایەتێک لەسەر خۆت کە خراپی. کەواتە کتابەکەی خۆت بخوێنەوە. خوێنەوار و نەخوێنەوار هەمووی لە ڕۆژی قیامەتە ژیانی خۆی دەخوێنێتەوە، دەڵێ خۆزگای چاکەم بکردایە. ئەی هاوار ئەم هەموو خراپە چی من کردومە؟ ئەم هەموو گوناه و تاوانە چی کردومە؟ بۆیە بەردەوام ئەستەغفیرڵڵا بکە بەڵکو خوا لێت خۆش بێ، چاکە بکە. کەواتە
بزانە کتابەکەی خۆت ئەمڕۆ چۆن دەینووسیتەوە، هەوڵ بە دەشتی زۆری باشی تێ بکە بە چاکە و بە عیبادەت بۆی لە ڕۆژی قیامەتە دڵخۆشت کا بە ئیزنی خوا. کەواتە لە محاسبەی خوادا لە مەحکەمەی خوادا واسیتە نییە، ڕەشوە نییە، محامی نییە، هیچ کەسێ ناتوانێت پشتیوانیت لێ بکە، دیفاعت لێ بکە، نییە. تەرازوی عەدالەتی خوای پەروەردگار بۆ محاسبە دانراوە. ئەو ڕۆژەی کە مەحکەمە دەکرین بێگومان تەرازویەکی گەورە هەیە، لە حەدیثێکی صەحیحدا هاتووە، ئەمە مەحکەمەی خوایە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە يوضع الميزان يوم القيامة فلو وزن فيه السماوات والأرض لوسعت. ئەگەر چی دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی تەرازوی عەدالەتی خوای گەورە؟ تەرازۆکە دوو تای هەیە وەکو تەرازوی جاران. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم دوو تایە یەک لایەکی یەکێک لەم دوو تەرازووە، یەک لایەکی ئەگەر هەموو ئاسمانەکان بە خۆر و بە مانگ و ئەستێرە و هەسارە و ئاسمان و زەوی و نێوان ئەرز و ئاسمان هەمووی بخەتە یەک تایەکیەوە هێشتا جێ بێت و فراوانتریشە. بینیتان ئەوەندە گەورەیە، هەموو ئاسمان و بوونەوەر بخەیتە یەک تایەکی و جێ بێتەوە، هێشتا گەورەتریش و جێی تریشە بێتەوە. مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ کاتی ئەم تەرازۆ گەورە ئەبینن دەڵێن یا ڕەبی لیمەن یەزین هذا، ئەی پەروەردگار کێ دەتوانێ ئەمە پڕکا؟ خوایە گیان کێ دەتوانێ ئەم تەرازۆ گەورە ئاسمانەکان و زەوی بە ئاسانی لە یەک تایەکە جێ بێتەوە؟ بەچی پڕە بێ؟ خوایە گیان ئەمە خوای گەورە دەفەرمێ لیمەن شئت من خەڵقی، هەر کەسێک بمەوێ شایستەی بێ بۆی پڕ ئەکەم، بۆی پڕ ئەکەم. کۆمەڵی عیبادەت هەیە، تەرازوی عەدالەتی خوای پەروەردگار بۆت پڕەکە لە ڕۆژی قیامەتە. بەردەوام زیکری سبحان الله والحمد لله، ئەو تەرازوی عەدالەتی خوات بۆ پڕ ئەکەن لە بیرت نەچێ، ئەخلاق و ڕەوشتی جوان بۆت پڕەکە. سبحان الله وبحمده، سبحان الله العظيم وبحمده، سبحان الله العظيم. تەرازوی عەدالەتی خوات بۆ پڕ ئەکا لە بیری مەکە. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، هەمووی لە حەدیث هاتۆ بۆت پڕەکات. کەواتە بزانە تەرازوی خوای پەروەردگار ئاوایە محاسبەی تۆ دەکرێ، محکەمەی تۆ دەکرێ، محکەمی من دەکرێ، بەڵام لەگەڵ ئەوەشە چەندێک گەورەیە، زۆر دەقیقە، شتی بچووک دەخوێنێتەوە. خوای گەورە دەفەرمێ وئین کانە مثقال حەبەة من خەردەل ئەتەینا بها، ئەگەر بەقەت تۆوی خەرتەلەیە، خەردەلە زۆرمان بینیمانە خەردەلە تۆوێکی زۆر وردی هەیە، زۆر وردە تۆوەکەی. خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەقەت یەک دەنکێ تۆوی خەردەلە چاکەت هەبێ، خراپەت هەبێ، ئەتەینا بها، هەمووی بۆ دێنین بۆ قیامەت. تەرازوی دنیا ئەگە تەرازوی زەڕەنگەرەکانیش کە تەرازویەکی زۆر دەقیقە، دەنکە تۆوی خەردەلە ناخوێنێتەوە، تەرازویەکی بچووکە بەڵام تۆوی خەردەلە ناخوێنێتەوە، بەڵام تەرازوی عەدالەتی خوای گەورە مسقالە زەڕە تۆوی خەردەلە ئەخوێنێتەوە لە کاتێکە هەموو ئاسمان و زەویش لە ناوێ جێ بێتەوە بە ئاسانی لە یەک تایەکیدا. ئەوە عەدالەتی خوای گەورەیە. تا بزان تۆ دەنکێ خوڕما بکەیتە خێر، بزانە چەند هەزار دەنکە خەردەلە دەرەچێت تۆوە خەردەلە. ئەگە زیاتر بکەی کەواتە خۆت ئامادەکە بە بچووکترین شتیش بوو هەوڵ بدە تەرازۆکەت قورسکە، چونکە تۆوی خەردەلێکی تێ بکەی دەخوێنرێتەوە بەلانەیە بەهۆی یەک چاکەیەکەوە، بەهۆی یەک سبحان اللهەکەوە بڕۆیتە بەهەشتەوە بە کەمی مەسانە. ئەوە عەدالەتی خوای پەروەردگارە. با ئینشاءڵڵا خۆمان ئامادەکەین بۆ ئەو ڕۆژە کە ڕۆژی قیامەتە. ئاخر خاڵ بزانین محکەمەی خوای پەروەردگار محکەمەیەکی قورس و ئاسانە، بەڵام کەسانێک شێ خوای گەورە لەو ڕۆژەدا محکەمەکەیان لەسەری ئاسان دەکات. کەسانێکی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە 700,000 لەگەڵ یەکێک لەم 700,000 هەر یەکێک لەم 700,000 700,000 لەگەڵایە کە ئەکاتە 4 ملیار و 900 ملیۆن، 4 ملیار و 900 ملیۆن. ئەوەندە خەڵک بەبێ محاسبە و عەزاب دەچنە بەهەشتەوە. خوا لەو کەسانەمان بگێڕێ.
کەسانێکی تری شەیە خوای گەورە محکەمەیان دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئینسانی ئیماندار لە خۆی نزیک دەکاتەوە، ئەمجا سەتری خۆی دەدا بەسەر ئەو ئینسانە بۆی حەیای نەچێت لەناو خەڵکیە، چونکە تاوانی زۆر کردووە. خوای گەورە دەفەرمێ ئەی عەبدەکەم تۆ دەزانی فڵان ڕۆژ فڵان گوناه و تاوانت کرد؟ دەڵێ بەڵێ ئەی پەروەردگار. دەفەرمێ فڵان ڕۆژ بۆ ئەوەت کرد، ئەوەیشت کرد، ئەوەیشت کرد. یەکەیەکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە باسی دەکا و گوناهەکانی بیر دەهێنێتەوە، ئەویش هەمووی ئیقرارەکە، دانی پیا ئەنێ بەڵێ پەروەردگارم بەخوا من هەموو گوناه سوێن بە گەورەی تۆ هەموو گوناه و تاوانەکانم کرد. جا ئەگە خوا ئەوە شەرمەزار مانگە چیمان بەسەرا دێ؟ ئێمە لە ماڵ خۆمان داین، ئەگە کەسێ بە نەوعی بێتە ماڵەوە یەکسەر وازە گوناه و تاوانەکە دێنێ شەرم دەکەی لە ئینسانێکی زەعیف و خۆمان. ئەی باشە لە قیامەتە خوای گەورە بەرەو ڕوود دەوەستێت محاسەبەت دەکات، بۆ ئەوەت کرد، بۆ زینات کرد، بۆ غەشت کرد، بۆ وات کرد، چی جوابێکمان پێیە؟ تەنها شەرمەزاری ئەگەر خوا ڕەحمە پێ نەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیقراری هەموو گوناه و تاوانەکان دەکات، دەڵێ بە هیلاک چووم، تەواو انتیا چووم، ئەوە تا خوای گەورە محاسەب هەموو تاوانەکانم دەبینم. هەندێک تاوانی شەی کردوێتی خوای گەورە نایدا بەناو چاوانیدا، نایدا بەڕوویدا. خوای گەورە ئەفەرمێ من لە دنیادا سەتری گوناه و تاوانەکانی تۆم کرد، حەیام نەبردی لەناو خەڵکە، ئاشکرام نەکرد بۆ خەڵکی. ئەم ڕۆژ گوناه و تاوانەکانت سەتر دەکەم چونکە شایستەی ئەوەی. نامی کردەوەکانی بەدەستی ڕاستی پێدری ئەوڕا بۆ بەهەشت. خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ. جا بۆیە محکەمەی خوا محکەمەیەکە زۆر قورس و گرانە بۆ کەسانێک کە لە دنیادا خۆیان نەناسیوە، بۆ کەسانێک کە لە دنیادا خۆیان بۆ ڕۆژە ئامادە نەکردووە. خۆت ئامادەکە بۆ ڕۆژێکی سەخت لە پێشتەوە. لە کۆتاییدا خوای گەورە دەفەرمێ ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا. ڕۆژی قیامەت ڕۆژێکی حەق و ڕاستە، هەر کەسێک دەیەوێت لەو ڕۆژە بەختەوەر بێ با ڕێگای خوا بگرێ، ڕێگای شەیطان بگری، بەختەوەر نابی، سەرکەوتوو نابی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدأي بتايبتي أواني دعوة دعاء خيريان كدوا. يا ربي خوايا جان أواني كيشو مشكلاني بيان حلكي بيان آسانكي أواني نخوش شفاء بدأي أواني خوايا جان لخوراي سجن كراون. يا ربي خوايا رزقاريان كي خوايا جان هركسيك ظلم مستم لأمي لتأك. يا ربي خوايا بقوري خوت لناوي بري خوايا جان دسي بشكين يا رب العالمين. يا ربي خوايا لمحكمي خود لمحاسبي خود بآساني رزقار مان كي لو كسانا بين كان محاسبة دكرين نعذاب مال لسرا. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.